گفتوگۆی بابەتی تەوەری دۆمان لەگە میوانەکەمان بە سپاسەوە لە ستودیۆکەین. تەوەری دۆمان سانە جیاوازە، وەک ئاشکرایە کە کەم کەس هەیە کە یادگاری لەگەڵ دانولەیانە بێت. بەڵێ بێگومان نازانم تۆ حەزت لێیە بە مناڵی دانولەت خواردووە؟ ئەکید بڵێ بێگومان لە کۆندا تەواوی خەڵک و گەڕەکەکان پێکەوە بە هاوکاری یەکتر دانولەیان دەکڵانجاوی گرنگ بوو لە کوڵاندنی و دانولای ئەوە بوو کە جگەلەوەی کە خۆی تاموچژێکی هەبوو هۆکار بوو بۆ ئەوی کە بتوانن تەواوی گەڕەک و خێزانەکان هەمویان کۆبن و پێکەوە هاوکاری یەک بنووەم دانولێ بکڵن. ئمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەو فستیڤالە دەکەین کە دوێنێ لە ئێوارەی شاری سلێمانی لە پارکی ئازادی ئەم فستیڤالە ڕێکخراو کە چەند خانمێک هەستان بە کوڵاندنی دانولە بۆ زیندووکردنەوەی ئەم نەریتە کۆنە کوردەواریە. بەڵێ خانمی یەکەمی عێراقیش ئامادەی ئەم چالاکیە جوان و ناوازەیە بوو کە ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک بە درێژایی ماوەی ڕابردویان لە ساڵانی ڕابردوو تا ئێستا چەندین چالاکی جۆرا جۆری ئەنجام داوە. وەک باسم کرد خانمی یەکەمی عێراق ئامادەی ئەم چالاکیە بوو، پارێزگاری سلێمانی ئامادەی بوو. بەڵێ بێگومان خۆ یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەوە بوو کە کەسایەتە دیارەکانی شاری سلێمانی کە لە هەمووی گرنگتر بەشدارکردنی خانمی یەکەمی عێراق بوو لەم فستیڤالەدا و ڕاوبیر و بۆچوونی خۆی لەسەر گرنگی فستیڤالە دەربڕی و هەروەها دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگای سلێمانی کە بەشداری لەم فستیڤالەدا کرد. بەڵێ جا بە سوپاسەوە بەڕێز تاڤانسەرکەوت ڕێخۆری چالاکیەکان لە ناوەندی چاپەنی و ڕاگەیاندنی خاک لەگەڵماندا لە ستۆدیۆ. خات و داوان بەیانیت باش، سوپاس کە لەگەڵمانی. بەخێراتی سپاس بۆی هەر جلوبەرگەکەت کلتوری و کوردەواری تاڤان خان با سەرەتا بۆ دەست پێ بکەین چۆن بیرتان لە بەڕێوەچوونی ئەم چالاکیە کردەوە کە وەک لە سەرەتای باسمان کرد دانولە لە یادەوەری زۆر بەمانە هەیە. بێگومان دەستان خۆش بێ سپاس بۆ ئەوەی کە گرنگیتان من بابەتەیە هەکە باسی کللتور و ڕەسەنەکەین یەکسێ ناوەندی چاپمەنی و ڕاگەیاندنی خاکمان بیرەکەوێتەوە و هەمومان یادەوەریمان هەیە لەگەڵە و شاشە جوانەیە و لە پاڵەوەشدا بۆیە پێمان خۆش بۆکو ناوەندی چاپمەنی و ڕاگەیاندنی خاک هەستین هەندێک لەو کللتورە جوانانی شاری سلێمانی زیینوو بکەینەوە و دانولەژێکە لەو کللتورە جوانە هەرێکێکماوە خۆت ئاماژت هەیە یادگەرێکی جوانمان هەیە لەگەڵیا. بەڕاستی یادگاریەکەمان لە پاڵەوەی بووم تەنها ماڵێک ئەم شتێ ئەنجامەیە لە گەڕەکەکەیە تەنها خێزانێک بوو بەڵام بینین کۆڵانەکانی ئەو دیوت یان سێ کۆڵان ئەو دیوتریش ئاهاتن هاوکاریەم خاتونیانە کرد پێکەوە ئەنجامیان ئەیە. لەوە باشتر کە باسیکە یاخود گرنگی پێبین تەنها ژنان نەبوون بگرە پیاوانیش لەگەڵیانە خەرێک بن. ئێمە یەکەم جاویستمان فستیڤالەکە تەنها بۆ خانمان ڕێکخین بەڵام دوایەوەی ڕەنگە من بەپۆی تەمەنەکەم زۆر زانیاریم نەبێ لەسەری بەڵام دوای کە زانیاریمان کۆ کردەوە سیرەکەین لە پاڵ ژنە پیاویش ینی خەرێک بوو ئەزانین گەنم قورسە هەڵگرتنی و دانانی و بکرێتە مەنجەڵە بۆیە بەتەئکید ئەو مەنجەڵە گەورەیە بۆی خۆشبەختانە ناوەندی چاپمەنی و ڕاگەیاندنی خاک جگەلەوەی کە کۆمەڵک خانمی جوانمان هێنابوو وەکو خۆشمان هاوکاران واتە پیاوەکانمان هاوکاریان کردن و لە بەیانی سەعادنەوە ئێمە دوێنێ خەریکی چالاکیەکەمان بووین. باشە کەواتە تاڤان خان ئەکرێ بڵین ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی چالاکی و فێستیڤاڵی لەم جۆرە لە سلێمانی ئەنجام بن. بێگومان ئێمێکم جا کە تەرحی ئەمەمان کرد وەکو ناوەندی چاپمەنی و ڕاگەیاندنی خاک بە خۆشحاڵیەوە خانمی یەکەمی عێراق خات و شاناز پشتگیری کردین و پاڵپشتی کردین و دوێنێ خۆشی ئامادە بوو و دووپاتی کردەوە لێمان کە ئێمە بەردەوام بین لەم جۆرە چالاکیانە و ئێمەش دڵنیای ئەوە ئێم پێی کە بێگومان لەم چالاکیە ناوەستین و ئامانجمانە هەموو شتە کللتور و ڕەسەنە جوانەکانی تایبەت بە پایتەختی ڕۆشنبیری بە هەموو خەڵک بناسێنین. ڕاستیەکی تریش لەو خاڵانەی کە ئەمەوێ جەختکەمەوە لەسەری ئێمە بانگەشتنامەکانمان تەنها بۆ ئەو کەسانە نەبوو کە خەڵکی شاری سلێمانین بۆ هەموو کەسانە بوون کە لە شاری سلێمانی نیشتەجێن واتە هەچ کەسێک بێتە شاری سلێمانی خۆی بە میوان نازانێ زانێ خۆی بە ساحێب ماڵ زانێ بۆیە بانگەشتنامەکەمان بۆ هەموو کەسێک بوو بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لا کەسانی کە پلۆکۆسیان هەیە ئامادە بوون وەکو ئاماژەم پێیا خانمی یەکەمی عێراق خات و شاناز و دکتۆر هەڤاڵ. باشە تاڤان خان باسی خات و شانازت کرد خانمی یەکەمی عێراق ئەو خات و شاناز بەردەوام گرنگی بە چالاکیە هونەری و کولتوریەکانیە لە شاری سلێمانی بێ یاخود لە هەر ناوچێکی تری هەرێمی کوردستان بێت. ئەم بایەقدانەی خات و شاناز تا چەند گرنگە بۆ ئەوەی ئەم فێستیڤاڵ و ئەم چالاکیە کولتوریانە لە داهاتووشدا بەردەوام بێت؟
بێگومان هەر ئەمەیەکەوای کردووە کە ئێمە هەمان ڕێچکەی خات و شاناز بگرینەوە بەڕاستی کە ئەبینین ئەوە گرنگی بە کللتور ئەیە بەڕاستی ئەوە گرنگی باشتە ڕەسەنەکان ئەیە و ئێمەش ئامانجمان هەمان ڕێچکە بگرین و پاڵپشتی پشگیری ئەو بێگومان ئێمەش دەتوانین ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدەین. باشە تافاخە لە بڵاو کراوەکانیەوە جامەژ بووترا کە چەند چالاکێک دەکراوە چالاکیەکان چی بوون کە کرا لەو فیستیڤاڵەدا؟ لە بانگەشتنامەکەشە ئاماژەمان پێە ئێمە تەنها کوی چالاکیەکەمان دانوولە بوو باشە چکە ئەمانتوانی چەند چالاکیەکەی بخەینە پاڵ بەڵام ویستمان تەنها جەخت بکەینە لەسەر چالاکی دانوولە ئەوە بوو ئاماژەم پێەیە کە کۆمەڵە خانم دوونە ئێمە لە سەعات 9 بەیانیەوە خەریک بووین بەڕاستی لە سەعات 9 هەم گەنمەکەمان پاک کردەوە ئەی شۆرێتەوە و پاشان کوڵانمان یعنی لە سەعات 3 ئێمە گەنمەکەمان کوڵا بوو ئامادە بوو. هیچ ڕکابەرێکی تیا بوو تاڤان لە نێوان خانمانیان هەر تەنها کوڵانی دانوولەکە بوو تەنها کوڵانی دانوولەکە بوو بزەبت زۆر جوان بۆ هەماهەنگی و خانمانە تافاخان ئێمە خاوەنی کۆمەڵگەیەکی کشتتوکاڵ و دەغڵودانین هەر لە کۆنەوە یەکەمین کۆمەڵگەمین کە توانیمانە دەست بینە کشتتوکاڵ و بەرهەمهێنانی گەنم و چاندنی گەنم. تا چەند گرنگەم فیستیڤاڵانە بۆ ئەوی ئەو بابەتە کللتوری کە لە ئێستادا نەکراوە ڕەنگە نەوەکانی ئێستا خۆت بەڕێزت ئاماژت بەدا ڕەنگە زانیارێکی وامان نەبێت لە بارەوە تەنها زۆر منداڵ بوو بێتین تەنها خوارد بێتمان تا چەند گرنگە ئەم فیستیڤاڵانە بکرێت بۆی ئەمانە وەکو نەریتێکی کوردەواری زیندوو بکرێتەوە. بێگومان دوێنێ ئەوەی کە جێگەی خۆشحاڵی بوو کۆمەڵێک لە خانم کە هاتن بۆ لامە مناڵەکانیان هێنا بۆ ژنانی کە گەنمەکانیان کوڵاندبوو یانوت هەندێک زانیاریمان پێ بڵێن لەسەر دانوولە. یعنی بەڕاستی مەبەستمان بوو کە ئەم دانوولەیە بناسیێنین بەم جیلە تازەیە بەم نەوە تازەیە بەڕاستی و لە پاڵەوەشە ئامانجێکی ترمان ئەوە بوو کە ئەو کەسانی تەمەنێکیان بەڕێ کردووە هاتبوون لەگەڵ قاپێ دانوولێک کە ئەیان خوارد یادەوەرەکانی خۆیان باسە کرد کە جاران چۆن دانوولە دابش کراوە لە گەڕەکەکەیە زۆر کاتە بووە هەر قاپمان بەرنەکەوتووە ئێستا کارتۆنێک بۆیان داناوین و بەدەست خواردومانە. ڕاستە. خاش تافان دەمێ پرسیاری ئەو بکەم وتت بەیەک ڕۆژ تا سەعات 9 هەمووی کوڵا بوو تا سەعات 3 هەموو کوڵا بوو لە 9 دەستان پێ بوورە. ئەی ڕۆژەکانی پێشتر هیچ ئامادەکاریەکتان کردو بوون فیستیڤاڵ ئامادەکاریەکان چی بوون پێشتر کرا بوو ئایا ئەو خاتونانی کە هێنا بووتان ئەو دانوولێ بکڵێنن هیچ شارەزایەکیانە بوو یاخود هیچ خانمانی کۆن بەشداریان کرد بوو لەم فیستیڤاڵەدا بۆی هەم هاوکارتان بن هەم خۆشیان بەشدار بوو یەک من لە فیستیڤاڵ تایبەت ئەو من لە ساناتێک گەشتمانی کە دەستاویان خۆشەوە دەستاویان خۆشە بزدەبێت ئەمە ماوەی مانگێکە بێت ئامادەکاری بۆکەین بەڕاستی ئامادەکاریەکانمان خۆی لەوە بینیەوە کە ئەمان ویست شتە کللتوریەکان بەکاربێنین بەڕاستی یعنی ئەمان ویست بە دوای قاپە ئەگەڕین قاپی فافۆنمان دەستکەوێ دوای کەوچکە ئاگەڕین کەوچکی فافۆنمان دەستکەوێ منجڵی گەورەمان دەستکە ینی زۆر بە زەحمەت دەستمانەکە و بەڵام خۆشبەختانە هێشتا ئەتوانم بڵم سلێمانی و شتە جوانانی تیاماوە بازارێکمان هەیە کاچنەوە بازار من یەکەم جارم بۆ خۆم بۆ بازارە ببینم بەڕاستی کاشتە ناویەوە یعنی سەرتەسومە هەموو شتە جوانە کللتوریە بۆیە زۆر گرنگیمانیا بۆی کە ئەو شتە کۆنانەمان دەستکەوێ بەڕاستی هەم بەڕەمان دەستکەوت هەم جاجممان دەستکە و ئەگەر ببینین لا فۆتۆکانیشە هەمووی بەڕۆشتمان دانرا بوو و بەشێکی کەش لە میوانەکان لە دوای ئەوەی کە دانوولەکان وەرگرت ئەوش بە پێشنیاری خاتوشانە ئیبراهیم ئەحمەد پێیان خۆش بوو دابنیشن لە ئەرزەکەیە وەکو یادەوەری مناڵی خۆیان کە جاران بەو جۆرە بووە. باشە تاڤان خان باسی ڕۆڵی ژنانت کرد خانمان لە ئامادەکردنی و کوڵانی دانوولەکە ئەی پیاوان بەگشتی ڕۆڵیان چی بوو چکە مەجاڵانە زۆر گەورەیە ئەم هەموو ڕاستە هێنانی گەنم و ئاگرکردنەوە و بەتاکید ناڵم ئێمە خانمەکانمان دانابوو بەڕاستی ناڵم ویستمان چالێکە تەنها خانمانە بێ بەڵام سێرمان کرد بێگومان لە کۆمەڵگەشە هەر ئیشی هەر کارێک هەنگاوێک بنین ئەبێ خانمان لە پشت پیاوانە بن بە هەمان شێوەی پیاوانش لە پشت خانمانە بەڕاستی چکە لە کۆمەڵگە هەرێکیان لا بەرین کۆمەڵگەکەمان ئەشێوێ بۆی خۆشبەختانە دوێنێ پیاوانیش هاوکارمان بوون لە کوڵاندنی گەنمەکەیان ئەویش بەشێک لە هاوکارانی ناوەندی چاپمەنی و ڕاگەاندنی خاک بوو یعنی ئامادەکارەکانمان بوو بەڕاستی شۆفێرەکانمان بوو کامێرامانەکانمان بوون هاتبوون لەگەڵ و ژنانە بەڕاستی گەنمەکانیان دەسایە نەمان هێشتووە هیچ خانمێک هیلاک بێ هەستە گەنمەکە بێنن چکە زۆر بەڕاستی گەنمەکە خۆ ببینین لە فۆتۆکانە ماشەڵڵا 80 کیلۆ بوو 80 کیلۆ گەنم بوو هێشتا ئەترسێن ماوت ڕەنگە بەژ نەکات یعنی من لێکم دەقۆ زۆرە ترسام وم دڵنیان بەژ ناکە بەڵام ئەو خانمانەی کە هاتبوون ئەزمونێکیان هەبوو دروستیان کردبوو بۆی وتیان دڵنیا بەنات مەترسە و بەشی هەمومانەکە خۆشبەختانە تا ئێوارێمە تا 8 ماینەوە لەوێ دوای بۆ پاکردنەوەی شوێنەکەمان تا 8 ماینەوە
هیچ نەمایەوە ئەوەیە هاو یعنی علاگەشمان دانا جارویستم پرسیاری تەفەق ینی هیچ نەمایەوە لەوەی هیچ نەمایەوە بڕوا بکە چکە بەتەما بوو وتمانەگە بمێنێتەوە پێمان خۆشە چۆن وەکو کولتوری جاران وشکی کەینەوە بیکەین بە ساور و بیرخۆین بەڵام بەخوا فریاوە نەکەوتین پلانی وەشتان هەبوو پلانی هۆشمان هەبوو بەس فریا نەکەوتین ماشەڵڵاوەیە هاو قاپی هێنابوو بڕوا بکەس بەشێکی زۆر قاپی هێنابوو بۆی تێ بکەین میوانەکان دایان بردەوە لەگەڵ خۆیان بردەوە ئێمە هەر حەزەرمان کرد و علاگەشمان دانابوو ماچ کەسێ پێی خۆش بابی باتەوە کەواتە تاوانخانەکە ئەم جارە بیکەنە بێ دوو هێندە بقڵێنن خۆشبەختانە اینجا پێمان خۆشە ئێمەش ئەمە دەستپێکێکی یەکێک لە چالاکیەکانی ناوەندی چاپمەنی و ڕاگەاندنی خاک بوو بۆیە بە دڵنیای ئێمە لێدا ناوەستین چەندین چالاکی و کللتوری کە زیینەوەکەینەوە باشە تاپاخان باسی ساوەرت کرد باشە ئێستا ئاماژەشت بۆدا کە ئێوە لێرە داناوەستن هیچ پلانتان هەیە لە مابڵین هەر کاتێکی دیکە گونجاو بێ بتوانن فستیڤال بۆ بابەتە کورداوارەکانی تری وەکو بەڕێز داماژەت وەکو ساوەر قەرەخەرمان ترخێنە ئەم بابەتانە بکەن ئامانش لە بەرنامەیە تاوان بێگومان هەردوێن لەگەڵ ئەو خانمانە قسەمانە کرد باسی ترخێنەمانە کرد ئیتر لە 15 نوەوە بابەتی تەڕەساز و ترخێنە ئامادەکرێ بۆ ناڕەنگە ئێمەش لەوەیە بتوانین هاوکارێکی ئەو خانمانە بین و هەم پاڵپشتیەک بین بۆ ئەو خانمانە بەشێک لەو خانمانەی کە هاتبوون ئەو ئیشیان ئەنجامیە بەڕاستی خۆیانێکین لەوانەی کە خواردن دروستەکەن لە ماڵەوە و لەسەر داواکاری بۆ خەڵکی ئامادەکەن بەڵێ باشە تاوانخان بەڕێوە چوونی ئەم جۆرە چالاکیانە تا چەند گرنگە بۆ بژانەوەی چێشخانەی کوردی بەتایبەت ئەو چێشخانانەی کە خواردنی ڕەسەنی کوردەواری ئامادەکەن یاخود دوێنێ لەو چالاکیە هیچ چێشخانەیەشی لەو بابەتە بانکێشکرا بوو خاوەن چێشخانەکان ئەوانی کە خواردنی کوردەوارخانەکان نا بەڵام وەکو چەند شێفێکە خۆیان دەستاوی خۆیان هەبێت خواردن خۆیان دروستکەن بێگومان چەند شێفێک ئامادە بوون لێ و پێمان خۆش بوو ماوت کە هاتم بۆ لای گەنمەکە و خانمان لە لای وەستا بوون ئەوون سەرنجتان چیە تێبینیتان چیە گەڕەخنێکتانێ پێمان بڵێن بزانین بۆی بۆ کارێکی ترمان باشتر بێ بێگومان زۆر گرنگە گرنگی بین بم بابەتە کللتوریانە وەک من ئاماژەشم پێ ڕەنگە ئەم جی لە تازای زۆر دان و لە نەزانێت چیە بۆیە دوێنێ خۆشببختانەی مەتوانیمان لە ڕێگەم چالاکیەوە هەمدان و لە بناسیێنین بەم جی لە تازەیە و هەمیش ئەو کەسانی کە ساڵانی زوو ئەم ئیشیان کردووە پێکە گفتوگۆ بکەن لەسەر ئەوەی کە دانولە چیە و چۆن یادەوریان هەبووە لەسەر ئەم بابەتە باشە تاوان خەم باست لەوە کرد کە هەر کەسە بە جۆرێک دەستاوی خۆشە بێگومان لانتانەی ئەگەر جارێکی دیکە وەکو دەڵی لە مانگی نۆدای ترۆژی تەڕەساس و ترخێنە بابەتانێ هەر کەس بە جۆرێک لێنێ من شخصی کە ترخێنە بخوارە هی دەست هەر دەستیەکێک و بە جۆرێک ئەو خانمە کۆنانەی کە لە شاری سلێمانین یاخود ئەوانەی دانیشتوی شاری سلێمانین بیان هێنن لەبری ئەوەی کە تەنها کەسێک یاخود ستافێکی خۆتان ئەم خواردانە لێ بنێت خانمانی سلێمانی کۆبکەنەوە خوان هەر کەسە و بە جۆرێک ئەم وەکو با بڵین مسابقەی شتێک لەو بابەتی لەوێ کە بتوان هەر کەسە و خۆی بە جۆرێک لێ بنێت بێگومان بەڵام ڕەنگە تۆزە ئەو کێ بڕکەیە ناخۆش بێ مامانێ هەمویان دەستاوەکان وەکو یەک بێ وەک خۆت ئاماژ بێ ئێستا من ڕەنگە برنج لێ بنێن بە جۆرێک بێت تۆژ لێ بنی هەر هەمان شت بەکارێنین بەڵام دەستا فەرقی هەیە ئێمە ئەو خانمانی کە هاتبوون بەڕاستی هیچ پەیوەندیان بەناون چاپمەنی و ڕاگەیاندنی خاکەوە نەبوواتە لە دەرەوەی ئێوە بۆ هەرە ژنانە بوون کە خەڵکی شاری سلێمانی بوون خواردن دروست دەکەن زۆر گرنگیمانیا بووی کە خانمە کۆنەکان بێنین بەڵام بەداخەوە بەشێک لەو خانمە کۆنانە نەیانتوانێت ئامادە بن بۆ تەندروستیان باش نەبوو بەڵام ئێمە توانیمان یعنی یەکی دەفتەر و قەڵەمێکمان پێ بوو سوتمان لە زانیارەکانیان وەرگرت بەڕاستی زانیاریمان زۆر لێ وەرگرتن بۆ ئێمە بتوانین بە باشترین شێو بە جوانترین شێوە ئەو چالاکی پێشکەش بە خەڵکی شاری سلێمانی بکەین باشە تاوانخان بەڕۆچوونی ئەم چالاکیانە جارێک کەسمەوە سەر ئەو بابەتە زۆر گرنگە تا چەند کاریگەری بێت لەسەر زیندووکردنەوە و یاخود بە بازارکردنی خۆماڵیەکان بێگومان ئێمە ئێستا هەنێ خواردن هەیەکەوەی ئێستا ئاشنانیە پێی بەڕاستی بزە بە هەنێک خواردنێنەوەی ئێستا هەر ناشیخوا بەڕاستی ترخێنەمان هەیە ئەم چالاکیانە تا چەند کاریگەریە لەسەر زیندووکردنەوەی یاخود بە بازارکردنی لە داهاتووە من پێم وایە بەشێک لەما ئەگەڕێتەوە بۆ خێزان بەڕاستی یعنی زۆر گرنگە خێزان وا لە مناڵەکەی بکە کە لە مناڵ لە دایکە بێ هەندێک لەم بابەتە کللتوری و کۆنانەی پێ ئاشنا بکە نەگەوەی کە هەر مناڵەکەی کەوتە خواردن یەکسەر پەنابێتە بەر فاسفود و ئەو شتانە خواردنە خێرایانەی پێ بڵێ کەمانە گرنگی پێبە نەخێر بۆیە نەک تەنها لە وڵاتی من لە هەموو وڵاتێک وایە بەڕاستی کاتێک مناڵ ئەگاتەوە تەمەنیتی خواردن بخوات بۆی زۆر گرنگە
بابەتە کللتوریەکانی ئەو وڵاتی خۆتی فێر بکەیت بەڕاستی هەم دانوولە بێت هەم گەنمە کوتاو بێ هەم ترخێنە بێ ئەم خواردنانی فێر بکەیت بۆی ئەویش کە لە گەورە بوو لە داهاتووە بەڕاستی هەنگاو نەنێ بۆ خواردنانی کە غەربینەوە خواردنانی کە فاسفودن و خواردنی خێران بۆی زۆر گرنگە بۆی من دیسان ئەگەڕێنمەوە بۆ خێزان هەتاوەکو خێزان گرنگی بە مناڵەکانی بات و چکە دوجارە زانین هەر خێزانە و مناڵە پەروەرداکات و ئەیکاتە ناو کۆمەڵگەوە بەڕاستی باشە تافان خان وەکو لە سەرەتای پرۆگرامیشدا ئاماژە پێدا لە کۆنجا کاتێ دانوولە دەکۆڵێنرا بە هاوکاری و هەماهەنگی تەواوی گەڕک و خێزانەکان هۆکارێک بوو بووی کە هەمویان کۆ ببنەوە ئەم فستیڤالە هۆکارێک بوو بۆ کۆکردنەوەی ئەم کۆمەڵە خەڵکی کە لە پارکی ئازادی کرا کە هەمویان کۆبنەوە بەهۆی ئەو فستیڤالێک کە کرا فستیڤالی دانوولە کاردانەوەی خەڵک چی بوو لەو کۆبوونەوەیان و لەو فستیڤالە جوانی کە ئەنجامدرا و ئەم کللتورە جوانە زیندووکراتەوە کاردانەوەیان چی بوو بەرامبەر ئەمە چەند ڕۆژێکە بێ کە دەستمان کردو بە ڕیکلام بۆم چالاکیە خۆشبەختانە هەر لە سۆسیال میدیاوە بیگرە تاوەکو بەرکەوتنی ڕاستەخۆمان لەگەڵ هاوڵاتیانە هەمووی دەستخۆشی بوو بەڕاستی یعنی دەستخۆشێکی زۆر مالێکرەوە لە پاڵەوەشە ئەوەن چاوەڕی ئیشی ترین یعنی ئەوەی کە هاو لە پاڵەوەی کە باسی چالاکیەیە کرد باسی ئەوەیەکی کە بێگومان ناوەندی چاپمەنی و ڕاگەاندنی خاک هەرو بابەتە کولتوری و ڕەسەنانی لێ ئەوەشێتەوە و دەستمان بردووە بۆ کۆمەڵشتی زۆر جوانی سلێمانی کە ئامانجمان ئەم شتە جوانانە زیینوو بکەینەوە هەم لە گەنجەکانمان کە هاتن بڕواکە گەنجی چا و دوێنێ هاوی دانوولە چێ نازانم چییە بەڵام تاقیە کردەوە تاقیکردەوە ڕەنگە ئەم شتە بتوانرێت نامە بوو بەلایەوە بەڵام بتوانێت ئەم شتە وای لێ بکات کە بدایک و باوکی بڵێت ئەم شتە چی زانیاریم بنە لەسەری و زۆر کاتیش ڕەنگەوای لێ بکات وا لە دایکی بکە بۆی بکوڵێنێ لە ماڵەوە من خۆمێکێکم لەوانەی کە زۆرم حەز لە دانوولێ بەڕاستی بەیانێک کە سەعات سێ کوڵا خۆم یە قاپی گەورەم خواردووە پێش هەموو شتێ زۆر سپاس بۆیە من خۆم چۆن بڵێ یادەورێکی زۆر جوانم هەبووە لەگەڵ دانوولەیان هەموو ساڵێک دایکم خۆی کوڵانوێتی لە دەرەوە بەڕاستی بە هەمانگی ژنەکانی دراوە سێمە واکوم گەنمەکەی بۆ تێ کردووە هەمویان پێکەوە هەمایەکی زۆر جوان بووە دوێنێ لە پاڵەوەی کارێکێک قاپە دانوولەی پێبوو ئەی خوارد خێزانەکان هەمووی پێکۆکۆ بووبوونەوە زۆر جوان بوو هەمووی باسی دانوولەیانە کرد هەمووی باسی ئەویانە کرد هەمووت ئەم چالاکێ بانەوەستێ با چالاکی ترمان هەبێت تایبەت بێ با کولتور و ڕەسەنایەتی کورد خاتوو تاوان سەرکەوت سوپاس لە سودۆ لەگەڵ مابوون سپاس زۆر سپاس دەستیەوەش خۆش بێ سپاسانەکەم ئیشەڵ لەگەڵ ئێوە زۆر سپاس.